دەستخۆشی لە ڕێکخراوی قوتابیانی کوردستانەکەم کە ئەمڕۆ ناوەندەی سۆرانیان بەسەر کردەوە کە وەکو یەکەم ناوەندە دەستیان کرد بە خولەی هاوینیان. بەڕاستی خولێکی زۆر گرنگە، بە پێویستی دەزانین ئێمەش ئەم خولانە بەردەوامی لە هاوینیاندا بۆ ئەوەی قوتابیان سوودی لێ ببینێن. خولەکانیش لە چەند تەوەرەیەک پێکاتووە ئەرک و مافی قوتابیانە لە ناو ڕێکخراودا و هەروەها گرنگی کاری ڕێکخراوەیی لە ناو نێوەندەکانی خوێندندا و هەروەها پەیوەندی ڕێکخراوەیی. دیارە ئەمانەش ئەم تەوەرانەش هەریەکە و مەغزایەکی فراوانی هەیە، واتە جیهانێکی فراوانی هەیە بۆ ئەوەی قوتابیان بتوانن کاری تێدا بکەن و بابەتەکانیش بە تێر و تەسەلی وترانەوە دەستخۆشیان لێ ئەەکەین. سوپاسیانەکەین ئێمە وەکو ناوەندی سۆران. طبعا ئەو خولە ئامانزمان گەشە پێدانی بواری پەروەردەیە لە ناوەندەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستاندا و بەهێزکردنی تواناکانی قوتابیانە لە تەواوی ئۆرگانەکان و ناوەندەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستاندا لای هەموو لایەک ڕوونە کە ئێستا پەروەردە بەداخەوە لە ئەزمەیەکی گەورەدایە، هەر لە هەڕەمەوە هەتا خوارەوە، واتە لە لووتکەی بواری پەروەردەوە هەتا دێتە ئاستەکان و ناوەندەکانی خوێندنەوە. بەداخەوە ئاستی پەروەردە لەو پەڕی لاوازیدایەوە گەشە پێدان و بەهێزکردنی تواناکانی پەروەردە زۆر لە لاوازیدایە. ئێمە تەمەنا دەکەین وەکو ڕێکخراوەکان بەتایبەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بتوانین ئەو فەراغە پڕکەینەوە کە لە بواری پەروەردەدا لە هەرێمی کوردستاندا دروست بووە. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، بەداخەوە ئەوەی لە هەرێمی کوردستانە تێپەڕێ بە تایبەتێمانی لە چەند ڕۆژی داهاتوو تێپەڕین ئەو کارە ساتە نەخوازرانەی کە بوو بەڕای ئێمە وەک ڕێکخراوی قوتابیانی کوردستان و شارەزایانی بواری پەروەردەیش بریتە لە نەبوونی پەروەردەیەکی دروستی گەنجان و قوتابیان کە بەلای ئێمە وەک ڕێکخراوی قوتابیانی کوردستان نەبوونی پەروەردەیەکی ڕەسەنی ئیسلامیە. بەداخەوە بەهۆی ڕێگریکردنی دەسەڵات کەەوەی کە مزگەوتەکانی داخست بەڕووی گەنجاندا و پەروەردەی لە ناو ناوەندەکانی خوێندندا بە جۆرێ لە جۆرەکان فەشەل پێهێنا. بۆیە پێمان وایە بێ بگەڕێنەوە بە پەروەردەی ڕەسەنی ئیسلامی تاکەکان دووبارە پەروەردە بکەینەوە کە ئامانج لەکردنەوەی تەواوی خوڵ و کۆڕ و سیمینارەکانی ئێمە وەک ڕێکخراوی قوتابیانی کوردستان بریتە لەوەی کە دووبارە پەروەردە فۆرمات ئەو پەروەردەی کە دەسەڵات فۆرماتی کردووە دووبارە ئەپدەیتی بکەینەوە تاکەکانی لەسەر ڕابێنینەوە بۆی کۆمەڵگەیەکی تەندروست.